سوننەی کۆنەپەرستانە لە کوردستانی شۆڕشگێڕ جێگایەکی نییە. چەند ڕۆژ لەمەوبەر وێنەگەلێک لە بەڕێوەچوونی ڕێوڕەسمی کرانەوەی تەکیە یان تەوحیدخانەی تایبەت بە ژنانی پەیڕەوی تەریقەتی قادری کە شاخەیەکە لە تەریقەتی کەسنەزانی و یەکێک لە تەریقەتەکانی سۆفیگەرێتیە لە شاری سنە لە فەزای مەجازیدا بڵاو بووە و ڕەنگدانەوەیەکی بەرینی بوو. ڕەنگدانەوەی هەواڵی وەها ڕێوڕەسمێکی کۆنەپەرستانە بەڵام بەڕواڵەت ڕازاوە لەسەر دوو بنەمایە. لەلایەکەوە هەوڵ دەدرێت تا بە نیشاندانی ئەم حەڕەکەتانە وێنەیەکی تەواوەن ناڕاست لە کۆمەڵگای ئێستای کوردستان و بە تایبەت کۆمەڵگای ژنانی ئازادی خواز نیشان بدرێت و لەلایەکی دیکەشەوە شایەدی کاردانەوەی بەجێ و وشیارانەی کۆمەڵێکی بەرین لە جەماوەری پێشکەوتوین کە لە بەرامبەر ئەم هەوڵە بێ ئاکامانەدا ڕاوەستاون. کۆمەڵگای کوردستان ئەگەرچی بە شێوەی سوننەتی کۆمەڵگایەکی مەسەبیە، بەڵام ڕەوتە توندڕە و دەمارگرژە ئاینیەکان لە هیچ قۆناغێکی مێژووی ئەم کۆمەڵگایەدا جێگایەکیان نەبووە. هەر بۆیە هەوڵی ڕژیم لە هەموو ئەم ساڵانەدا ئەوە بوو کە لە ڕێگەی بەهێزکردنی ئەم ڕەوتانەوە هاوسەنگی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵگای کوردستان بگۆڕێت. کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتن و داگیرکردنی کوردستان وێڕای بەکارهێنانی هەموو ئامرازەکانی سەرکوت و ئیعدام و زەبر و زەنگ و بەرەنگاربوونەوە لەگەڵ هەر جۆرە بیر و بۆچوونێکی پێشکەوتو و ئازادی خوازانە بە ئامانجی سەرکوتی خۆراگری شۆڕشگێڕانەی جەماوەری ئازادی خواز لە کوردستان نەتەنیا بەردەوام هەوڵی داوە تا لە بەرامبەر گروپ و جموجۆڵی کۆنەپەرستانە و ئیسلامی تەکفیری لەوانە ڕەوتی موفتیزادە، ڕەوتە تونڕەوە جیهادیەکانی وەک ئیخوان الموسلیمین و سەلەفیەکان و وەهابیەکان و سۆفیگەری و هیتر ڕەفتارێکی نەرمی بێت، بەڵکو بە تیارکردن و پشتیوانی ماڵی و چاوپۆشیکردن لە جموجۆڵی ئاشکرایان هەوڵی داوە بەشێک لە ئامانجی دژە ئینسانی و دژە جەماوەری خۆی لە ڕێگەی بەکارهێنانی ئەم گروپە کۆنەپەرستانەوە بەکردەوە دەربێنێت. بەواتایەکی تر سیاسەتی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی لە کوردستان هۆکاری سەرەکی پەرەسەندنی بیر و کردەوەی ئەم گروپ و ڕەوتە کۆنەپەرستانەیە و ڕیشەی پەرەگرتنی ئەم بیر و بۆچوونە لەسەر تاسەری ئێران و بە تایبەت لە کوردستان ڕاستەوخۆ بۆ کردەوەی مێژووی کۆماری ئیسلامی لە کەڵک وەرگرتن لە هێزە ئیسلامیەکان بۆ لاوازکردن و بەرەنگاربوونەوە لەگەڵ هێزە چەپ و سێکۆلارەکان دەگەڕێتەوە. بەڵام لەو جێگەیەوە کە کوردستان هەر لە سەرەتاوە وەک ناوەندی سەرهەڵدانی چەپ و درێژەی شۆڕشی 57 ناوەندی چەپی کۆمەڵایەتی و ڕێکخرا و ڕەوتە ڕادیکاڵەکان شوێنی خۆراگری مێژووی بێوێنە لە بەرامبەر دەسەڵاتی کۆنەپەرستی ئیسلامی، شوێنی بەڕێوەچوونی شکۆداری ئەوەڵی مانگی مەی، دیفاع لە مافی بەرابەری ژن و پیا و مافی منداڵان، دیفاع لە ژینگە و مافی ئاژەڵ و هیتر ناسراوە و سوننەتی چەپ و کۆمونیستی و پێشکەوت و خوازانە تایبەتمەندی بەرچاوی شار و گوندەکانی کوردستان و بە تایبەت شاری هەمیشە سووری سنەبووە و دەمێنێت، ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی هیچ کات نەیتوانیوە دەسەڵاتی خۆی لە کوردستان سەخامگیر بکات و ئێستاش زەوی کوردستان لەژێر پێیدا داغە و لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە وەک ڕژیمێکی سەرکوتگەر و داگیرکەر دەناسرێت. هەر بۆیە ئەم ڕژیمە لە پەنابردن بۆ هیچ ئامرازێک بۆ ژەهراویکردنی کەش و هەوای سێکۆلار و شۆڕشگێڕانەی کوردستان دەریغی نەکردووە. کۆمەڵگای کوردستان بە خۆڕاگری و خەباتی شۆڕشگێڕانە و ئازادی خوازانەی خۆی هەر ڕەنگ و شێوازێکی لە کولتور و سوننەتی کۆنەپەرستانە و دواکەوتوو لە کولتور و سوننەتی ئیسلامی و ناسیۆنالیزمی بەرچاوتەنگەوە بگرە تا باوەڕ و سوننەتی پورتوکا و خورافی مەسحەبی و سەدەکانی ناوەڕاستی خستۆتە پەراوێزەوە و ئەم دیاردانە لەگەڵ فەزای سیاسی و ئازادی خوازانەی کوردستان تەواوەن نامۆن و ناتوانن لە کوردستانی شۆڕشگێڕ جێگایەکیان بێت. بەڵام ئەمە بەو مانای نییە کە زەرفەتی گروپ و ڕەوتەکانی داکۆکیکاری ئەم بیر و بۆچوونە پورتوکا و ژەهراویانە لە ڕەوتی ئاڵوگۆڕی سیاسی و شۆڕشگێڕانەی دوا ڕۆژی ئێران و کوردستان لە بەرچاو نەگرین، بەڵکو پێویستە بە نیگای نەرێنی بڕوانینە ئەم دیاردەیە و حزوری هەرچەند کەمیشیان وەک زەنگی مەترسی
لە ئاڵ و گۆڕەکانی داهاتوودا لە قەڵەم بدەین. جەماوەری شەریف و وشیاری کوردستان کە پتر لە 4 دەهەیە لە پێناو وەدی هاتنی ئازادی و هەڵوەشانەوەی هەر جۆرە هەڵاواردن و دژ بە کولتور و بیری کۆنەپەرستانە و دواکەوتوانە خەبات و گیانفداییان کردووە، بە یەکگرتووی و وشیاری خۆیان ڕێگە بە تند ئاژۆکان و گروپ و ڕەوتە مەسەبیەکان بە هەر شکڵ و قۆماشێکەوە نادەن کە کوردستان بکەنەوە ڕەمبازگەی خۆیان و زیان بە بزوتنەوەی شۆڕشگێڕانە و مافخوازانەی جەماوەری ئازادیخوازی کوردستان بگەێنن. جەماوەری خەباتکار و ئازادیخوازی کوردستان و جەماوەری کرێکار و زەحمەتکێش و ژنانی پێشڕە و وشیار ڕێگە نادەن لە دوا ڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامیدا جۆرێکی دیکە لە دیکتاتۆری و کۆنەپەرستی مەسحەبی و نیزامی فکری و سیاسیەکی وەک داعش و تاڵەبان بە زەبری شمشیر و تندوتیژی بەسەر خەڵکدا بسەپێت.